کۆنگرە مۆتەکەی حیزب و قۆناغی خانەنشینبوونی بەتەمەنەکان. لە کوردستانی عراق و لە هەفتە ساڵی ڕابردوودا ئەو حیزبانەی لە گۆڕەپانی سیاسی بوون هەمیشە ترسیان لە بەستنی کۆنگرە هەبووە و ترسەکەشیان دوولایەنە بووە. یەکەمیان ترس لەوە بووە لە ناو کۆنگرەدا ئەوانەی خۆیان دەپاڵێون و دەرناچن حیزب بکەن بە دوو کەرتەوە و ترسی دووەم هەمیشە ترسی بەتەمەنەکان بووە لە نەوەی نوێ، چونکە هەمیشە نەوەی نوێ دەیەوێت حیزب و ئۆرگانەکانی لەگەڵ کات و سەردەمدا نوێ ببنەوە. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی ئەم ململانەیە لەگەڵ دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان و کۆتایی پەنجاکان و سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردوو بەشێک لە سەرکردایەتی ئەو کاتی ناوپارتی ئەوڵیاندا بارزانی لە سەرکردایەتی حیزب لابرن و ئەویش لای خۆیەوە لە کۆنگرەیەکدا کە کەمینەشی لەگەڵ بوو مەکتەبی سیاسی تەجمید کردو پاش چەندین ساڵ ململانێ. ئەم دوولایەنە ئەگەرچی لە حیزبێکیشدا بەردەوام بووبن هەمیشە لە بۆسەدا بوون بۆ یەکتری تا دوای نسکۆی ساڵی 1974 بە دوو حیزبی جیا دووبارە دەستیان بەکارکردن کردەوە. سەدەی ڕابردوو جێ دەهێڵین و لەم ساڵانەی دواییدا حیزبەکان هەمیشە باز لەوە دەکەن کە دەیانەوێت خوێنی نوێ ببێتە داینەمۆی گەشانەوەی حیزب، بەڵام نەوەی پێشوو خۆیان بە دامەزرێنەر و ڕابەردەزان و ساحەکە چۆڵ ناکەن. ئەوە تا لە کۆنگرەی سیانزەی پارتی دیموکراتی کوردستان نێچیروان بارزانی ئەوەی بەگوێی بەتەمەنەکانی ئەو حیزبەدا چرپان کە ئیتر کۆتایی سەردەمی ئەوانە و چەندین کەسی بەتەمەنی وەک محەممەدی مەلاقادر و سەید کاکە و چەند کەسێکی تر نێردرانە ماڵەوە تا کۆچی دوایی کرد. محەممەدی مەلاقادر کە پێشترەندامی مەکتەبی سیاسی بوو وەک کەسێک دەدوا کە حیزب ستەمی لێ کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی چوارەمی بەجۆرێک بەست تا ڕادەیەک لە سەرەتا هەمووان پێی ڕازی بوون، ئەنجومەنێک بۆ بەتەمەنەکان ئەوانەی کە دەڵێن بە شۆڕش تا ئێرەمان هێناوە دروست کرا و دواتر کە ئۆرگانەکانی حیزب کارا بوو بەتەمەنەکان کەوتنە هاوارکردن و وتیان ئەوان وا تێنەگەیشتون و ئێستا هیچ بەدەستیەوە حیزبن. لەم ڕۆژانەدا کۆمەڵی ئیسلامی کۆنگرەی چوارەمی خۆی بەست و وێڕای گۆڕینی ناوی حیزبەکە و وەسفی کەسی یەکەم لە ئەمیرەوە بۆ سەرۆک دەوترێت ئەوانیش بۆ ئەوەی دوولەتبوون لە حیزب ڕوونەدات یاخود دوای کۆنگرە کۆمەڵێک نەبنەجێ قسە و باس و خواسی میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و بڵێن فێڵمان لێکراوە یاخود خەباتی ڕابردوومان لە بەرچاو نەگیراوە ئەنجومەنێکیان بۆ دروست دەکرێت کە بڕیارە ناوی ئەنجومەنی دامەزرێنەران بێت. بەشێک لە چاودێران دەڵێن بە ئەزمموی حیزبەکانی تر ئەم ئەنجومەنەش هێندەی بۆ ڕازیکردنی ئەندامانی ئەنجومەنەکە دەبێت ئەوەندە بۆ سوودوەرگرتن نابێت لە ئەزمون و توانا و پێگەی سیاسی و کۆمەڵایەتیان. ئەمەی کە باس کرا بۆ بزوتنەوەی گۆڕانیش بە جۆرێکی تر دروستە، بەڵام لە دوای کۆچی دوایی دامەزرێنەر و ڕێکخەری پێشوەوە بەشێکی بەتەمەنەکان لەو حیزبە دەستیان بەسەر ئۆرگانەکان داگرت و لە نێو گۆڕان ئەوانەی ناڕازین ئەوانن کە نەوەی نوێن و دەڵێن یەکێک لە ئامانجەکانی دامەزراندنی ئەو حیزبە چوونە پێشەوەی نەوەی نوێ بووە، بەڵام کار گەیشتۆتە ڕادەیەک لە نێو هاوڵاتیاندا بە خانەی ڕاپەڕاندن دەوترێت خانەی بەساڵەچوان و ڕۆژانە ئەوانەی گەنجن لەو حیزبە تەرا دەبن و دەچنە ماڵەوە. دەرکەوتنی ململانەی نێوانەوەی کۆن و نوێی هێزە سیاسیەکان بە جۆرێکە زۆر کات کوردوتەنی وەرەقەی یەکتر ناخوێندنەوە و بە جۆرێک ڕکەبەرایەتی یەکترەکەن کە هەریەکەیان هێزەکە بە ماڵی خۆی دەزانێت و ئەوی دیکە بە میوان. گەنجەکان بە سیاسیە بەتەمەنەکان دەڵێن دەبێت ئیدی بچنە دواوە و گۆڕەپانەکە چۆڵ بکەن و ئەوانیش پێیان وایە. گەنجەکان و نەوەی نوێ بەکار و کاردانەوە سیاسەت دەکەن و ناتوانن خۆیان لەگەڵ ڕووداوەکان بگونجێنن. ئەگەر دەستی ئەمانیان پێوە نەبێت مەحاڵە ڕۆژێک بێ کێشە بەڕێ بکەن چ لە ناوخۆ چ لەگەڵ هێزەکانی دەرەوەی خۆیان.